گۆڕانی ڕەنگی زمان نیشانەیە بۆ چ نەخۆشیەک؟ کۆلسترۆڵ و زمان پەیوەندیان بەیەکەوە چییە؟ ڕەنگی شین یان وەنەوشەیی لە زماندا هۆکارەکەی چییە؟ گۆڕانی ڕەنگی زمان هەندێک جار نیشانەیە بۆ هەندێک نەخۆشی مەترسیدار، لەوانە بەرزی کۆلسترۆڵ لە خوێندا کە دەبێتە هۆی خەزبوونەوەی خوێن و مەینی خوێن زیاد دەکات کە ئەمەش دەبێتە مەترسی توشبوون بە جەڵدەی دڵ و جەڵدەی مێشک. بەپێی ماڵپەڕی ئیندیا تایمز، گۆڕانی ڕەنگی زمان بۆ شینیان بۆ وەنەوشەیی نیشانەیە بۆ بەرزی کۆلسترۆڵ لە خوێندا کە گۆڕانی ڕەنگی زمانیش بەهۆی وەستانی سووری خوێنەوەیە و نیشانەیە بۆ ئەوەی کە سووری خوێن باش نییە و بەباشی خوێن ناگاتە شانەکانی جەستە و خێرایی خوێن کەم دەبێتەوە، بەمێش ئۆکسجینی باش ناگاتە لەش. هەندێک کاتێش گۆڕانی ڕەنگی زمان نیشانەیە بۆ بوونی نەخۆشی تر، هەروەک شێرپەنجەی زمان کە ڕەنگی زمان بۆ ڕەنگی سووری تۆخ یان وەنەوشەیی دەگۆڕێت. هەروەها ڕەنگی شین یان وەنەوشەیی ئاماژەیە بۆ کەمی ڤیتامین لە لەشدا. گۆڕانی ڕەنگ لە زماندا مەترسیدارە، بۆیە لە کاتی هەستکردن بەو حاڵەتە دەبێت سەردانی پزیشکی پسپۆ بکرێت و پشتگوێ نەخرێت.